یاسا یەکێکە لەو بابەتە گرنگانەی کە پێویستێکی ژیانی ڕۆژانەی هەر چاکێکە و بە بێبوونی یاسا دەکرێت بڵێن ژیان دەبێتە ژیانێکی یاخود یاسایەکی دارستانی کە کەسە بەهێزەکان دەمێننەوە کەسە لاوازەکانی شتیا ئاچن. بۆیە یاسا لە هەر بابەتێکی ژیانی ڕۆژانە و لە هەر بابەتێکی تاکەسیدا گرنگێکی زۆر هەیە بۆ ئەوەی ژیان ڕێک بخرێت و هەروەها کێشەکان لەناو ببرێت و دووچاری تاکان دووچاری کێشەی گەورەتر نەبنەوە. ئێمە گفتوگۆ دەکەین زانین ئایا گرنگی یاسا لە ژیانی تاکاندا چیە و دەکرێت چۆن یاسا سەروەر بێت و چۆن بتوانین مافی خۆمان لە ڕێگەی یاساوە بەدەست بهێنین. گفتوگۆی ئەم بابەتە دەکەین بە میوانداری شاناو پێشڕۆ و پارێزەری ڕاوێژکار کە لە ستۆدیۆ لەگەڵماندا. زۆر بەخێر بێ سپاس بۆ ئامادە بوون. سپاس بۆ ئێوەش بەیانی خۆتان و بینەرانی کەناڵ ئازیزەکەتان باش. کاک شاناو با بزانین ئایا گرنگی بوونی یاسا لەناو کۆمەڵگەیەک وڵاتێکدا گرنگێکی لە چیایە؟ زۆر سپاس. تەوەرێکی لە جێی خۆیەتی یاسا ئەتوانم بڵێم یەکێکە لە پایە سەرەکیەکانی ڕاگررتنی کۆمەڵگا و دروستکردنی کۆمەڵگایەکی بەهێز. بەڵام ئێمە سەرەتا ئەبێ بزانین کۆمەڵگایەکی بەهێز چۆن دروستە بێ. کۆمەڵگایەکی بەهێز پێویستی بۆ هەیە تۆ کار لەسەر تاکەکانی بکەیت، چونکە یەکەم خانەی کۆمەڵگان بۆی کە خێزانێک دروستکەن و لە چەند خێزانێکەوە کۆمەڵگایەک دروست بکەن. ئەی باشە ئەم دروست بوونە کۆمەڵایەتیە ئەگەر بمانەوێت تەندروست بێ، یەکێک لەو پایانەی کە هۆکارە بۆ ئەوەی کە کۆمەڵگایەکی تەندروستمان هەبێ و تاکێکی بەهێزمان هەبێ یاسایە. چونکە یاسا هاتووە بۆ کۆمەڵێک ڕێسایە بۆ ڕێخستنی پەیوەندیەکانی تاک لە کۆمەڵگادا و بۆ ڕێخستنی پەیوەندی کۆمەڵایەتیەکان و بۆ دیاریکردنی ئەو بابەتانەی کە ئەمە مافە، ئەمە ئەرکە، ئەمە واجبە، ئەمە حەقە. ئەمانە هەمووی یاسا دیاری دەکا. کەواتە لەمەوە بۆمانەرەکەوێ یاسا گرنگیکی زۆری هەیە بۆ تاک کە هۆشیاری ئەکا، کە بەهێزی ئەکا و لە هەمان کاتیش گرنگی هەیە بۆ کۆمەڵگا، چونکە کە تۆ تاکەکانت هۆشیار بوون، کە تۆ تاکەکانت زانیان یاسا چییە، زانیان چۆن ڕێزی لێ بگرن، زانیان دەبێت یاسا چۆن سەروەر بێ، کۆمەڵگایەکی دروست و کۆمەڵگایەکی تەندروست دروستە بێ کە کۆمەڵگاکە وا دەکات کە ڕێز لە یاسا بگرێ و یاسا وەکو پایە گرنگەکە ڕێز لێ گیراو بێ. باشە گەر ئەو پرسیارە بکەین چ کاتێک دەوترێت یاسا سەروەرە و بۆچی هەندێک جاریش دەوترێت یاسا سەروەر نییە؟ ئێمە هەموو کاتێک کە باسی سەروەری یاسا ئەکەین من بابەتێکە هێنمەوە. بەڵێ طبعاً ئێمە پێشەوەی باسی سەروەری یاسا بکەینەوێ باوەڕمان بە دادپەروەری هەبێ. پێشەوەی باوەڕمان بە دادپەروەری هەبێ ئەبێ باوەڕمان بەو ئاینە هەبێت کە خۆمان باوەڕمان پێیەتی. لەبەرەوە سەرچاوەی یاسای ئێمە بە نیسبەتی ئێمە وەکو میلەتی موسڵمانی عێراق و هەرێمی کوردستان سەرچاوە سەرەکیەکەی شەریعەتی ئیسلامیە و دواتریش نەریتەکان و دادپەروەری و پێشینە قەزایەکان پێشینە دادیەکان و کۆمەڵە سەرچاوانەکە سەرچاوی سەرەکین بۆ یاسا. کەواتە لەمەوە چیمان بۆ دەرەکەوێ؟ کاتێک کە ئێمە باز لە سەروەری یاسا دەکەین دەبێت کۆمەڵی خاڵی پێشینە هەیە ڕەچاوی بکەین. یەک لەوانە ئەوەیە ئەبێ کار لەسەر بە دیهێنانی دادپەروەری بکەین، چون ئەگەر تۆ دادپەروەر نەبووی ناتوانی سەروەری یاسا بپارێزی. لەبەرەوەی تۆ کە باوەڕت بە عەدالەت نەبوو هەرگیز باوەڕیشت بەو یاسایانە نییە کە دانراون. لەبەرەوەی دادپەروەریە ئەبێتەوەی بەرهەمهێنانی یاسا. لەبەر دادپەروەری و پاراستن و چەسپاندنی دادپەروەریە مرۆڤەکان بڕیارەدەن یاسایەک دابرێن بۆی سزا و پاداشتەکان و ئەرک و مافەکان دیاری بکرێ. و ئەوەی کە گرنگە بۆ سەروەری یاسا، پێشەوەی کە ئێمە باوەڕمان بە بزانی سەروەری یاسا چۆنە، دەبێت تاکەکان هۆشیار بن بەرامبەر بە یاسا. دەبێت بزانن کە ئەم یاسایە سزای بۆ داناون، ئەم یاسایە مافی بۆ داناون، ئەم یاسایە ئەرکی بۆ داناون. کەواتە کە ئێمە ئەمانەمان جێبەجێ کرد کە دادپەروەر بووین، کە هۆشیار بووین، کە باوەڕمان بە یاساکان هەبوو، کە خوێندنەوەمان بۆ یاساکان کرد، ئەگەینە ئەو قۆناغەی کە دەبێت بڵین یاسا سەروەرە. و یەکێکی تر لەو خاڵانەی کە ئەبێت یاسا سەروەر بێ دەبێت یەکسانی هەبێ. یاسا نابێت تەنها بۆ هەژارەکان بێ و بۆ دەوڵەمەندەکان نەبێ. یاسا نابێ بۆ هاوڵاتی ئاسایی بێ بۆ بەرپرسەکان نەبێ. ئەو یاسایە یاسایەکە بۆ هەمووان بێ. ئەو یاسایە یاسانیە کە جێبەجێ بکرێ بەسەر منە و بەسەر تۆیا جێبەجێ نەکرێ. لەبەر ئەوە
کاتێک ئێمە باوەڕمان بە سەروەری یاسا هەبێ دەبێت دادپەروەر بین لە جێبەجێکردنی یاساکە، چون ئەگەر لە جێبەجێکردنی خودی یاساکە خۆیان دادپەروەر نەبووین کەواتە لە تاک لە کۆمەلگا بەگشتی ناتوانین دادپەروەر بین کە ئەمەشمان نەکرد هەرگیز سەروەری یاسا بەدەست دەستخۆش. کاکشاناو زۆر جار یان بەشێک لە خەڵکی هەیە کە پەیڕەوی دابوونەریت زۆر بە توندی ئەکات و هەندێک جاریش یاسا و دابوونەریت ڕوبەڕووی یەک دەبنەوە و هەندێک جاری دابوونەریت پێش یاساکە کەوێت و خەڵکی پەیڕەوی ئەویان ئەکات. ئایا دەرەنجامی ئەم بابەتە چۆنیە؟ ئێمە کۆمەڵگەی کوردەواری بە کەلتورە جوانەکانمان و بە نەریتە جوانەکانمان ناسراوین لە هەموو نەریتەکانمانەوە، هەر لە بەیانیەوە کە لە خەو هەڵەستیت هەتاک و شەو ئەخەوید ئێمە کۆمەڵێک نەریتی جوانی کۆمەڵایەتیمان هەیە لە سەردانیکردن، لە ماڵاوەدانکردنەوە، لە هەموو بابەتانەی تر، لە خزمایەتی، لە دۆستایەتی، لە بەدەمەوە چوون، لە هەموو بابەتانەی تر کە ئەمانە هەمووی نەریتی کۆمەڵایەتی جوانی ڕێزلێگیراون لە کەلتوری نەتەوەی ئێمەیە. بەڵام لەگەڵ هەموو ئەمانەشتا وەکو ئەڵێ کۆمەڵێک نەریت هەیە کە وای کردووە ئەو نەریتانەی تریش وەکو پێویست خەڵک نەچێت بەلایەنە. کۆمەڵێک نەریت هەیە واکە کە نەریتێکی باش نەبن و لەگەڵ سەردەمەکەیان نەگونجێن. یاسا هاتووە بۆ ڕێخستنەوەی ئەم بابەتانە، بۆ ڕێگرتن لەو بابەتانی کە نەریتە. یعنی بۆ نمونە لە پێشوودا گەورە بە بچووک هەبووە، لە پێشوودا شیربایی هەبووە، لە پێشوودا ژن بە ژن هەبووە. ئەمانە نەریت گەلێک بوون باوا بڵین کە ئەتوانین بڵین کاری لەسەر تاکەکان کردبوو، قوربانی زۆری لێ دەکەوتەوە. کۆمەڵێک بابەتی تریا بۆ نمونە تۆڵە سندنەوە هەبووە، کەسێک بکوژەی لا بە خوێن پاچی بکاتەوانێ. ئەمانە کۆمەڵێک نەریتی کۆمەڵایەتی بوون کە هەبوون، بەڵام ئێستا ئەتوانین بڵین بە گۆڕانکاری سەردەم کاڵبوونەتەوە و کەم بوونەتەوانێ لەبەرەوەی ئەمانە نەریتێکی ناباش بوون، بەڵام هەرماون. کەواتە بەچی ئەم نەریتانە ئەگۆڕێ؟ بە یاسا، بە سەروەری یاسا، بە جێبەجێکردنی یاسا. لەبەرەوەی ئەگەر من یاسایەکم نەبێ ڕێ لە ژن بە ژن بگرێ کەواتە بێ و نەریتە بەردەوام بێ. ئەگەر یاسایەکم نەبێ ڕێ لە کوشتن لە پێناوی شەرەفدا بگرێ کەواتە بێ و نەریتە هەر بەردەوام بێ. ئەگەر یاسایەکم نەبێ ڕێ لە تۆڵەکردنەوە بگرێ کەواتە بێ و نەریتە هەر بەردەوام بێ. کەواتە یاساکان لە سەروی هەموو ئەو بابەتانەوەن، چونکە من حەزەکەم شتێک ڕوون بێت لای خەڵک. کاتێک کە خەڵک باسی نەریتەکە لەوانەیە هاوڵاتیەکە هاوڵاتیەکی موسڵمان بێ، لەوانەیە هاوڵاتیەکە ئاینی موسڵمان بێ و دینەکەی خۆی پەیڕەو بکا وەکو خۆی. بەڵام ئێمە یەک شت هەیە زۆر گرنگە و تێبینی بکەین. هەموو کاتێک منم قسەیەم کردووە وتومە لە پەنای ئاینە هەوڵ مەدەن نەریتە خراپەکان جێبەجێ بکەن کە گوایە ئەمانە نەریتی ئاینی ئیسلامە یا ئەمە نەریتێکی ترە. نەخێر، ئاینی ئیسلام، شریعەتی ئیسلام سەرچاوی سەرەکیە بۆ یاسا، کەواتە ئەو یاسا وەزعیە و قانونە وەزعی کە دانراوە لە شریعەتەوە وەرگیراوە. کەواتە ئەو یاسایی بە تۆ ئەڵێ ئەم نەریتە خراپە و جێبەجێی مەکە ئەسڵێکی هەیە کە ئەگەڕێتەوە بۆ شریعەتی ئیسلام. لەبەرەوەی ئەم بابەتە ڕوون بێت لە لای خەڵک کە پێی وایە نەریتێک جێبەجێ بکە لەبەرەوەیە کە ئاینەکەی پێڵێ و چەند ساڵەوە هاتووە. نەخێر، لە هیچ کاتێکە نە مرۆڤایەتی، نە ئاینەکان، نە ئەو نەریتە جوانانەی کە ئێمە فێری کردوین پێمان ناڵێت لەبەرەوەی ئەم نەریتە خراپە تۆ بێت جێبەجێکی و بەردەوام بیت لەسەری. نەخێر، یاسا هاتووە بۆ وەستاندنی ئەمە، بەڵام لەوە گرنگتر هۆشیاری کۆمەڵایەتی تاکە و ئەبێت تاکەکان باوەڕیان بەوە هەبێت کە ژیان لە گۆڕانکاریایە، سەردەمەکان لە گۆڕانکاریایە. ئێمەش ئەبێت زیاتر و زیاتر پابەندی یاسا و سەروەرێکی بین. کاکشاناو چ بکەین بۆی هۆشیاری یاسایی زیاد بکەین؟ تاوەکو ئێستا ژمانێ نەمانێت سڕ ڕایەوەی کە یاساکان بوونیان هەیە تا ڕادەیەکی بەهاش خەڵک هۆشیار بۆتەوە، بەڵام سێرەکەی لە هەندێک بابەتە ئێستش خەڵک پەنا نابات بۆ یاساکان، یان ئەو تا لەبەرەوەی ڕۆتینیاتە زۆر، یان لەبەرەوەی کە زۆر جار وەکو فەخر و شانازیەگەڵە من پێشێلی یاساکانم کردو و کەس نییە من پابەند بکا بە یاسایەکەوە. خۆی بەداخەوە ئێمە دەبێ هەموو کاتێک من ئەو قسەیەکەم لە هەموو بابەتێکە پێش ئەوەی بمانەوێت بابەتێک بە جوانی بڕوا دەبێت تاک هۆشیار ببێت لەسەر یاساکان. بۆ ئەو بابەتی هۆشیاریە ئێمە کۆمەڵێک میکانیزم هەیە کە دەتوانرێت سوودی لێوەربگیرێ بۆ ئەوەی کە تاک بەرامبەر بە یاسا هۆشیار بێ
و تێبگات لەوەی ئەم یاسایە هەیە جێبەجێی بکە ئەمە مافەکانێتی ئەمە ئەرکەکانێتی ئەگەر ئەو تاوانەی کرد ئاوا سزا ئەدرێ و ئەگەر کارێکی بەرامبەر کرا چۆن پەنا بەرێت بۆ یاسا و دوور بکەوێتەوە لەو قسەیە کە بڵێ من هەر ناچم بەلای یاسا خۆمەتوانم مشکلەی خۆم یەکلایی کەمەوە و ڕۆتینیاتی زۆرە و دادگا و ماوەی پێ ئەچێت و وەرەقە و داوا و نازانم ئەم بابەتانی کە خەڵکی بەڵام لە بنەڕەتە بەڵێ ڕۆتینیات زۆرە و ئێمەش گلەیمان هەیە و دەکرێت بە زیادکردنی دادگاکان خێراکردنی ڕێوشوێنەکان زووتر یەکلاییکردنەوەی دۆسیە و داواکان هەموو ئەم بابەتانە ڕەنگە بتوانین هۆکار بن بۆ ئەو کەمکردنەوەی ڕۆتینیاتە بەڵام کۆمەڵە میکانزم هەیە بۆی کە ئێمە هۆشیار بین و یاسا لامان سەروەر بێ و بزین یاساکان چیەوی شەمانەن گرنگترین لەوانە لای من پەروەردەیە لەبەرەوەی من هەموو کاتێک پێم وایە پەروەردەی بنیات ئەتوانێت مرۆڤێکی سەرکەوتوو یان مرۆڤێکی شکست خواردوو دروست بکە مرۆڤێکی یاسایی یان لادەر لە یاسا دروست بکە کاتە لەنەوەی نێوە بەدەست پێ بکەین لەنەوەی نوێەوە دەبێت دەست پێ بکەین لە تاکەوە پەروەردەی بکەین بۆ نمونە ئێمە کاتێک دەخوێنین زۆر جوانە و زۆر پەروەردەییە ئەگەر لە قۆناغەکانی خوێندنە هەر ساڵەی وانەیەکی یاساییمان هەبێ ساڵێک هەمان بێت لەسەر یاسای هاتوچۆ ساڵێک هەمان بێت لەسەرەوەی کە ئەگەر تۆ ئامێرەکانت خراپ بەکاربێنی چی لێکوێتەوە ساڵێک لەسەر یاسای خێزانی ئەمە وەکو وانەیەکی لێ بکرێت ئەم خوێندکارە گەنجە لە 12 ساڵیەوە کە لەسەر یاسا گۆشکرا و پەروەردەکرا و هەر ساڵی بابەتێکی یاسایی خوێند هەر بە دەرسێکی سادەش بێ ئەمە ناڵێن بچێتە ناو قوڵایی بابەتەکانەوە بەڵام گرنگە ئەساسیاتەکان بزانێ ئەمە لایەنی پەروەردە کاکرێ لە خوێندنگاکان و زانکۆکانە گرنگی زیاتر بە لایەنە یاساییەکان بدرێت کە خەڵک هۆشیار بێت لەسەری لایەنێکی تر بەڕاستی خوێندنەوە کتێب پەرتووک ئەو بابەتانە کە گرنگە زیاتر گرنگی پێ بدرێ لە جیاتیەوەی ئێمە مۆبایلەکانمان بگرین بە دەستمانەوە و 2 سەعات خەریکی تیکتۆک و نازانم سناپچات و نازانم ئەم بابەتانە ببین قەیچێکە ئەگەر بین هەر لە ناو مۆبایلەکەی خۆتە یوتوبەکەت بکەرەوە گوگڵەکەت بکەرەوە بنووسە یاسای شارستانی یاسای باری کەسێتی ئەگەر من پێی ببێ سکاڵایەک تۆمارکەم ئەبێت چی بکەم ئەم پرسیارانە بکە ئەم هەموو چات جیپیتی و گوگڵ جێمینا و ئەم بابەتانە هەیە خەڵک بەکاری ناهێنێت بۆ ئەوەی کە خۆی پێ هۆشیار بکاتەوانێ بەڵام بەکاری هێنێ بزانێ فلان پیجی ئۆنلاین لەکوێیە و فلان بابەت لەکوێیە و ئەم لەکوێ ئەم بابەتە بکڕێ و ڕەفیقەکەی فلان جلی کڕیوە ئەبێ ئەمیش داوای کات و ئەم مەداخەوە ئێمە بەم جۆرە هۆشیار بووینەتەوە لەسەر بابەتە کۆمەڵایەتیەکان نەمانتوانیوە سوود لە تۆڕە کۆمەڵایەتیەکان وەربگرین کە کاریگەریەکی زۆری هەیە یەکێکی تر لە کاریگەریەکان مامۆستایانی ئاینی بەڕێزن ئەگەر مامۆستایانی ئاینی لە ڕێی وەزارەتی ئەوقافەوەیان خۆیان لە زۆرینی مزگەوتەکاندا جارجار باسی گرنگی یاسا و پەیوەندی بە ئاینی ئیسلامە و سەرچاوە سەرەکیەکانی یەکتری بکەن کاریگەریەکی زۆری ئەبێ لەبەرەوەی ئێمە خەڵکانێکی زۆر پابندمان هەیە لە مزگەوتەکانە ڕۆژانی هەینیان شەوانە و کاتانێکی ڕەمەزانە خەڵکانێکی باش سەردانەکە خەڵکانێک بە خۆشحاڵیەوە پابندێتیەکانیان جێبەجێ ئەکەن لەبەرەوە ئەمەش گرنگە خاڵێکی تری گرنگ ئێوەی میدیاکارن و کە گرنگیەکی تایبەتیتان هەیە ئەبێت ئەم جۆرە بەرنامانی کە ئێستا ئێمەی بەیەکەوە کۆکردوتەوە زیاد بکرێ ئەبێ لە بریەوەی کۆمەڵێک بەرنامەی سیاسی و مناقەشە ئامێز و نەگەیشتن بە دەرەنجام هەبێ کۆمەڵێک بەرنامەی یاساییشمان هەبێ کە خەڵکان هۆشیار بکاتەوە کە چی مافێتی و چی ئەرکێتی و چی سزایەتی و چۆن یاسا جێبەجێ بکە خاڵێکی تر ئێمەین پارێزەران دادوەران چالاکوانان ڕێکخراوەکان کە ئەبێت بەردەوام بین لە سیمینار لە هۆشیاری بڵاوکردنەوە لە گرنگی پێدانی یاسا لە ئاسانکردنی ڕۆتینیاتەکان خێراکردنی ڕێوشوێنەکان و زۆر بابەتی تر کاکشاناو ئەمە چۆن بتوانین ترس لە یاسا بگۆڕین بۆ ڕێزگرتن و خۆشەویستی لە یاسا و ئەمە کاریگەری چێ بێت لای تاکانی کۆمەڵگە ئەم گۆڕانکاریە وەڵا خۆی یاسا شتێک نییە لێی بترسین ئەگەر پابەند نەبین تەنها ئەگەر پابەند نەبین یاسا بۆ ئەوە هاتووە قەمع و ڕەدع بێ بۆ ئەوەی کە سزات بدا بۆ ئەوەی کە جارێکی ترە و هەڵەیە دووبارە نەکەیتەوە یعنی ئەگەر خێزانێک منداڵێکیان هەبێ جارێک و دوان وسیان هەڵە بکات باوکەکە یا دایکەکە ئەبێ سزایەکی پەروەردەیی بدا یاساش بۆ هاتووە سزایەکی یاساییت بدا بۆی خەڵک لەوە تێبگا کە یاسا نەهاتووە بۆ نمونە کەسێک بکوژێ
یاسا نەهاتووە بۆ ئەوەی کە کەسێک بەبێ تاوان سجن بکە، نەخێر یاسا هاتووە سزای یاسایی ئەو کەسانە ئەدا کە پێشێلی یاساکەن. بەڵام ئایا ئەو کەسانی کە تاوانێکیان بەرامبەرەکرێ، کە گوناحەیەکیان بەرامبەرەکرێ، کە مافێکیان نەخورێ، ئەمانە ئەبێ هۆشیار بن بەرامبەر بە یاسا بۆ ئەوەی کە یاسا ببێتە ترسێنەر و سزادەری ئەو کەسانەی کە مافی ئەو کەسانی ترە خۆن کەستەمیان لێکرێ. و لەبەرەوە گرنگە خەڵک یەکسەر پەنا بۆ یاسا بەرێ و هەوڵ بدا بیکا بە چارەسەری سەرەکی، نەکەوەی کە کۆتاشت بێ کە بیری لێکاتەوە. من هەموو کاتێ ئەو قسەیە ئەەکەم، خەڵک دێتە لای ئێمە سێ چوار مانە تووشی گرفتێک بووە، هەموو ڕێگاکانی تاقی کردوتەوە سەر نەکەوتووە، دوایی شت کە بیری لێکاتەوە دێتە لای ئێماڵێەوە من فلان پارەم خوراوە، هەڕەشەم لێکراوە، جیا بوومەتەوە، ئەم بابەتە ئەو بابەتە ئەو بابەتە، سەیرەکەی مودەیەک ڕۆشتووە تەسیری لە حەقە قانونیەکەی کردووە، ڕەنگە لە ڕووی یاساییشەوە نەتوانرێ ئیشەکەیەک و پێویست بۆ بکرێ ئەگەر سەرەتا بەهاتایە. کەواتە ئەبێت یاسا یەکەم شت بێ کە خەڵک پەنای بۆ بەرێ لە کاتی دروستبوونی کێشەدا. ئەمە هۆشیاریە، ئەمە سەروەربوونی یاسایە. ئەگەر ئێمە بمانەوێ یاساکان وەکو خۆی جێبەجێ بکرێن. کاکشانەوە لەسەر ئاستی دەسەڵات، لەسەر ئاستی پەرلەمان تا چەندی گرنگە هەموارکردنەوە بۆ یاساکان بکرێ، پێداچوونەوەی بۆ بکرێەوە کار لەسەر نەمانی ئەو ڕۆتینیاتانە بکرێ کە وا لە خەڵک دەکات کەمتر پەنابەرنە بەر یاسا و جێبەجێکردنی یاساکان. لە هەموو وڵاتێکە لە عێراقی خۆشمانە بەپێی دەستور ئێمە دەسەڵاتی یاسان دادان کە پەرلەمانە جێبەجێکردن کە حکوومەتە دادوەریکە دادگا و شوێنە دادوەریەکانن هەمانە. ئەم سێ دەسەڵاتە بێ فەسڵی سوڵتات هەبێ لە بینیانە بەپێی دەستور و دەبێت کاری پێکەویش بکەن بۆ بەرژەوەندی هاوڵاتیان. لەبەرەوە ئێمە پێمان وایە هەر سێ دەسەڵاتەکە ڕۆڵیان دەبێت لە گرنگیدان بە یاسا و هۆشیاری تاک و سەروەربوونی یاسا. چۆن؟ پەرلەمان کاری لە پێشینەوە دەبێت تەڵان ئەگەر پێک بێ پەرلەمان و حکوومەت جارێ ئێستا لە بینی دوو کەوانەیە نازانین کەی پێکێت بۆی، بەڵام ئێمە قسە لەسەر داهاتووی پێکهێنانەکەکەین لە هەرێمی کوردستانە. ئەگەر پێک بێت بتوانرێت پەرلەمان کۆمەڵێک یاسای باشمان هەیە پێویستی بە هەموارکردنەوە هەیە، کۆمەڵێک یاسای تر هەیە لەوانەیە پێویستی بە دەرچواندن بێ و لە هەمان کاتا دەسەڵاتی جێبەجێکردن ڕۆڵی دەبێ لە بۆ نمونە بەهێزکردنی ڕۆڵی لایەنە جێبەجێکارەکان، لە ئاسانکاریکردن بۆ پەرلەمان، لە ئاسانکاریکردن بۆ دەسەڵاتی دادوەری، ڕەنگە بۆ نمونە زیادکردنی دادگاکان، دادوەران، فەرمانگە جێبەجێکردنەکان، هەموو ئەو شوێنانەی تر بتوانێت کارەکان خێراتر بکەوە. دەسەڵاتی دادوەریش وەکو هەمیشە وەکو دەسەڵاتێکی سەربەخۆ گرنگە کە سەربەخۆیی خۆی بپارێزێ، چون ئەگەر دەسەڵاتی دادوەری سەربەخۆ نەبێ یاسا سەروەر نابێ. ئەگەر لەسەرەوە یاساکان جێبەجێ نەکرێ هاوڵاتیەکی ئاسایی یاساکان وەکو پێویست جێبەجێ ناکە، چونکە ئەگەر لەسەرەوە یاساکان جێبەجێ نەکرا، ئەگەر دەسەڵاتەکان پابەندی یاسا نەبوون هاوڵاتیانی ئاساییش پابەند نابن. لەبەرەوە ئەبێت ئەوانەی کە خاوەن دەسەڵاتن کە خاوەنی بەرپرسیارەتین ڕێگا بکەنەوە بۆ هاوڵاتیان کە ئەوان چاویان لێ بکەن بۆ سەروەری یاسا. لەبەرەوە بەڵێ گرنگە پێکهێنانی حکوومەت و پەرلەمان و هەموارکردنی یاسا و دەرچواندنی یاسای نوێ، بەڵام لە هەر هەمووی گرنگتر بوونی دەستورێکە بۆ هەرێمی کوردستان کە بتوانین بیکەین بە دایکی یاساکان، کە بتوانین لە بەغدا دیفاعی پێ بکەین لە مافەکانمان، کە ئێمە هەرێمێکین بتوانین بڕۆین لەسەر مێزی گفتوگۆ مافی هاوڵاتیانی ئەم هەرێمەی پێ بپارێزین. لەبەرەوەی تۆ بە دەستورێک ئەتوانی بتوانی یاساکانی تر جێبەجێ بکەی و دەرچواندنیان بۆ بکەیت. زۆر باشە کاکشانەوە لە کۆتاییدا پێمان بڵێ ئایا ڕۆڵی پارێزەران چێ لەم نێوەندەدا بۆ ئەوەی هەم کار ئاسانی بۆ هاوڵاتیان بکەن هەمیش هۆشیارکردنەوە بدەن بە هاوڵاتیان؟ هەمیشە وتومە پارێزەرە بێت لە ئاستی ناوەکەی خۆیان بێ و دروشمیە ماوەیە ئێمە بڕوانامەکەمان شانازیمان نییە، یعنی ئێمە شانازی بۆ ناکەین کاتێک کە سەیری بڕوانامەکەمانەکەین، کاتێک کە پشت لە بڕوانامەکەمانەکەین و ئەڕۆین بۆ بەدیهێنانی مافی ستەم لێکراوان و بۆ ئەوەی کە دەست بکەین بە چاوی ئەوانەی کە ستەمەکەن، ئەو کاتە ئێمە پارێزەرین. لەبەرەوەی کاتێک کە خەڵک هانا بۆ ئێمە دێنێ بۆ دوو بابەتە، بۆ ڕێنماییکردنە و هۆشیارکردنێتی لەسەر یاساکان و
و ڕێگە پیشاندانێتی بەڕاستی و بۆ ڕێگای ڕاست کە ئەمە ئەرکێکە لەسەر ئێمە و لە هەمان کاتیشا لە کاتی جێبەجێکردنی مافا و ئەو کەسانی کە مافخوراون دێن ئەرکی پارێزەران ئەرکی ئێمەی پارێزەر ئەوەیە کە بە دوای مافەکانیانەوە بڕۆین هەوڵ بدەین مافەکانیان بۆ وەربگرینەوە هەوڵ بدەین هۆشیاری بکەین هەوڵ بدەین یاساکان سەروەر بن چونکە پارێزەر قەزای واقفە لە مەحکەمەدا دەبێت هەم دیفاع لەو کەسە بکە کە مافی خوراوە هەم دەبێت دیفاع لە جێبەجێکردنی یاساکە بکە کە ئەبێ ئەم یاسایە سەروەر بێت چکە کە یاساکە سەروەر بۆ ئەرکی پارێزەرەکە ئەرکی دادوەرەکە ئاسانە بێ و ماف بۆ مافخوراوانی ژەگەڕێتەوە لەبرەوە لای من پارێزەری پیشەیەکی پیرۆزە بەڵام بە پاراستنی مافی ئەو کەسانەی کەستەمیان لێکراوە و پارێزەری ڕازگۆییە بوێریە بێلایەنیە چونکە تۆ کە بوویتە پارێزەر ئەبێ ڕازگۆبی کە بوویتە پارێزەر ئەبێ بوێربی وەکە بوویتە پارێزەر ئەبێ بێلایەنانە تەنها یاساکەت لە بەرچاوا بێ ئەو کەسی کە لە لاتە مافەکەی بپارێزی هەوڵدەی مافەکەی بۆ وەربگریتەوە ئەگەر هەڵەی کردهبوو هەوڵ بدە هەڵەکەی بۆ ڕازگەرەوە پێی بڵێ ئەمە هەڵەیە ئەگەر جارێکی تر دووبارەی بکەیتەوانێ سزاکەت قورستر ئەبێ و لەبەرەوە ئێمەی پارێزەران و دادوەرە بەڕێزەکان و هەر هەمومان کاتێک کە کارێکی پارێزەری ئەەکەین ئەبێ هەموو کەسانی کە دێنە لای ئێمە بزانن ئێمە سوێندمان خواردووە و سوێندی یاساییمان خواردووە و دەبێت پابند بین بە سوێنەکەمانەوە دەقا و دەقوەکو خۆی سپاس دەکەین سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان بەڕێز شانە و پێشڕە و پارێزەی ڕاشکار کە لەم تۆرە لەگەڵمان نابووی هیوادارین لێرەوە بەردێکمان خسبێتە سەر بردێک و هەندێک زانیاری گرنگمان بە بینەران و بیسەران لێرەوە گیان دەبێت دەست خۆش بکە دووبارە بەخێر بێت. سپاس بۆ